بافيلا تبان بشرة ما تزور لي ربا من عزم لي بسوا بالا بيدي دايك بلك بالا داس بيس شكوز او دايك ميا زور ما عندي دبيتن داك زور باشا هروها داکی شیرما. داستندز داکی همو مانا. داستندز داکی می خوش مانوی همو کس مانا. هەرچەندە ئاسان نییە گەورەکردن و بەرپرسیارەتی کۆمەڵێک منداڵی کوڕ و کچ بگریتە ئەستۆ کە نەزانی دوا ڕۆژیان چۆن دەبێت. ئێمە وەکو فەرمانبەرێک بەس کاتێککە دێنە ناوخانەکە هەر لە دەرگای سەعلامەتەوە هاتینە ژوورەوە ئەمبەری دایرەکەەوە ئێمە نابین بە فەرمانبەر ئێمە وەکو دایکی هەڵسوکەوتەکەین یەکەم چیت ئەچینە قاعەکانمان بەش کراوە من بە تایبەت پێشی ماوەیەک نزیکەی 24 کچی جاحێڵم هەبوو لە ناو یەک خانە کاتێککە بەیانیان دێم سعات 8 چارەگە بێ حضورم هەبێ لە ناوخانەکە مناڵەکان مواعیدی تایبەتیان هەیە هەڵیانە سەنی لە خەونانی بەیانی و هەموو دایکێک نانی بەیانیان لەگەڵا حازرەکەی نانیان لەگەڵا خۆی لەم خانەیەدا هەموو توانایەکی مرۆیی و خزمەتێک فراهەم کراوە ئەوەی پێویست بێت بۆیان دەکرێت بەڵام تاکە شتێک کە نەتوانن بیکەن ئەویش گەڕانەوەی سۆزی ڕاستەقینەی دایکە. لێرە ئەو منداڵانەی دەبینرێن لە تەمەنی شیرەخۆرەوە تا ئەوانەی لە زانکۆ بەدی دەکرێن واتە هەموو چین و تەمەن و ڕەگەزێکی لە خۆگرتووە ئەم لە خۆگرتنەش لە ئەستۆی ئەو دایکانەیە کە تێکەڵ بەناخ و ڕۆحی ئەم بێ نازانە دەبن. ڕەشا کە ناوی ڕاستەقینەی عەلیە ماوەیەکی زۆر نییە لێرەیە لە کاتی لەدایکبوونیدا لەسەر شەقام چاوی بە ژیان هەڵهێناوە دوای 6 مانگ لە ژووری منداڵە ناکامەکان لە نەخۆشخانەی دایک خراوەتە ژێر چاودێری چڕی تەندروستی لەوێ بەهۆی لاوازی و خراپی قاچەکانیەوە تەندروستی باش نەبووە کە دەیهێنە ئەم خانەیە لەگەڵ یەکەم بینیندا سندوسی دایک ڕەشە دەخاتە باوەشی خۆیەوە بە ئاگاییەوە تەندروستی ئەو دەپارێزێت بە تایبەت لەبەر لەرزۆکی و ناڕێکی و خواری قاچەکانی ئەم ئازارە جەرگ بڕە وای کردووە بڕیار بدات ئەو منداڵانەی کە دوورن لە نازی دایک لە باوەشیان بگرێت و نازی دایکایەتیان پێ ببەخشێت. هەر کەسە بە ئیش و کاری خۆی جەدوەلمان بۆ داناون هەفتانە جەدوەلەکەیان بۆ ئۆگۆڕم هەر مناڵە ئیشێکی تایبەتی خۆی هەیە لە پاکردنەوەی لە ژوورە خاوێنکردنەوەی لە ناو کەنتۆرەکانی خۆیان پاشی ئەوەی کە بوو بە سەعات 9:30 ئەبێ بچنە لای مامۆستای خۆیان دەرسی خاصیان هەیە
ئەو دەرسانەی کە لە مەکتەب وەرێگرن دروستی ئەضافی لە ناو خانەکە پیانە بەخشین. سوندسخان بەڕاستی ینی هەرچەندە ئەگەر باسی بکەم نازانم ینی کو باس لەسەر دای سوندس بکەم لێش پێی دەرێندا ینی بەڕاستی کەلیمەی دایک کە گوتە دایک شتێکی زۆر گەورە دەکات زیانێکی زۆر گەورە لێ پێی دەرێندایە ئەمە تەنانەت نەک منداڵەکان هەتاوەکو ئەمە بە توێژەر و بە بەڕێوەبەر و هەر هەموو دایانەکانیش لێرانە بەدایە بانجی دەکەن بەرەوەی کەلیمەی دایە شایستەی خۆیەتی ینی وەکو داکەک فەراغی لە بۆ منداڵەکان پڕ کردو هەر منداڵەکە هات بێتە ئێرانە ئەو وەکو داکەک ینی باوەشی لە بۆ کردیتەوە. ئێمە لە نزیکەوە ئاگداری خانەی نێوجوانانی چەند جارێک بەردەوام سەردانیان دەکەین و لە خلالی ئەو ماوەی کە چەند جارێ سەردانمان کردووە بەڕاستی هەستمان بدل سۆزی سوندسخان بە تایبەتیوە سەرجەم ئەو خوشک و برانەی کە لەوێن دەرێن دڵسۆزی تاویان هەیە بۆ منداڵەکان وا هەست دەکەم وەکو منداڵی خۆیان مامەڵیان لەگە دەکەن تەنانەت زۆر جار هەیە کە بینیمە سوندسخان وە ئافرەتەکانی تر منداڵەکان شەوام لەگەرە خۆیان دەبنەوە کاتێ بە تایبەتی کە نەخۆشن کە پێداویستیان هەیە پێداویستەکانیان بۆ پڕ دەکەنەوە و ئەوەی زیاتر سەرنجی منی ڕاکێشاوە نواندنی سۆز و خۆشەویستی بۆ ئەو منداڵانە لای سوندسخان و هەروها لەلایەن فەرمانبەرەکانی ترەوە ئەرکەچی زۆر زۆر لەسەر شانیتی خزمەتی منداڵەکان دەکا ڕۆژانە سەرپەرشتی منداڵەکان دەکا ئیشێکی زۆر زۆریان لۆ دەکا منداڵەکان دەباتە خستخانەی خزمەتیان دەکات لە هەموو ڕۆکەوە ژنێکی ئازایە بەڕەحمە داینبیری لای ئەم ناڵانەیەمان دێ لەگەڵیان ئەو هایە لەسەرەکەی سندۆت ئێستاش ئیمڕۆ داوای کروتی چی دەدێ بە من تا بۆیان دروست بکەم بە دەستی خۆم داواتیان کەم. سوندسی دایک ئەو ئافرەتەیە هەموو ژیانی لە بێنازی باوکو و دایکی بەڕێ کردووە تا ئەوەی هەر چوار منداڵەکەی خۆشی ئەم بێنازیە چارە نووسیان بێ. سەرەتای ئیشکردنەکەم لە ساڵانی هەشتا من مەڵدەفە بووم لە کاروباری کۆمەڵاتی لە وزارەت فترێک لەوێ دەوامم کرد دوای ئەوەی کە کەش بووم کچە پێشمەرگەمە لەلایەن ضابط ئەمنی دایرەکەمانەوە دوای تحقیقات زانیان کچە پێشمەرگەمە فەسڵیان کردم مامەوە فترێک لە ماڵەوە دوای و کە ئینتیفاڵەکەی بەسەرا هات لە 2002 بارەگەڕامەوە بۆ کاروباری کۆمەڵایەتی دایانم لەناو جوانانی کچان بەشی کچان وا بۆ 17 ساڵە چێ مانگی یەکە بێتە 18 ساڵی ڕێک من لەم خانەیانە ئیشەکەم هەدەفی ئەساسیم لەبەرەوەی خۆم وەکو کچە کوردێک کچە شەهیدێک زوو مەحروم کرام لە نازی باوک لە نازی خزم و کەسە یە زوو یەتیم کەوتم مازال نازانی یعنی جتەکەی باوکمان لەکوێیە لەبەرەوەی سەر نقم کرا لەلایەن حیزبەوە پاشان زووش بە مێردیاندام هەستم بە نازی مناڵی و خۆشی خۆم نەکرد لە دوای مێردکردنەکە بووم بە خاوەنی چوار مناڵ چوار مناڵەکە گەورەترین مناڵم پێنجی ابتیدایی بوو باوکیان وەفاتی کرد بە حادسەیەکی کارەبا ئەوانیش هەتیم بوون ئەوانیش هەتیم بوو خۆم هەتیم ئەوانەتیم زۆر زەحمەت بوو معاناتێکی زۆر بوو حەسارێکی زۆر بوو گەڕامەوە بۆ وزارەتی کاروباری کۆمەڵایەتی بگەڕمە سەر ئیشەکەی جارانم هەر وەکو دایانێک لە دوای هەوڵماندی بوونێکی زۆر بەهرە حاڵگەڕامەوە ئیشەکەم الحەمدلله هەدەفم ئەو بوو یەک خزمەتی ئەو مناڵانە بکەم کە خۆم تێگەم لە ناخیانە چیە پاشانیش خبرم هەبوو لەگەڵ مناڵە سەبرێکی زۆرم هەیە لەگەڵ مناڵە معاناتیان ئەزانم لەگەڵ کۆرپا بە تایبەت لەگەڵ کۆرپەکانە من ئەزانم چۆن هەڵس و کەوت بکەم
ئەو بەو دەستانە تەنها شت بتوانێ بیبەخشێت بەو منداڵانە کە بە هیچ نرخێک ناخەمڵێنرێت نازی دایکایەتیە. بعضی مناڵێکمان هەیە ئێمە ئەگەر بە پێی قانونەوە بڕێن ئەبێت لە 4 ساڵەوە مناڵ وەرگین. ئەگەر قانونی بێ غێری قانون بێ لە 4 ساڵی وەریگرین بزانێت دوولەرتان بتوانێت حاجەتی خۆی بەکاربێنێت لەسەر حەمام و مەخسەلەکان. بەس ئێمە زۆر جا مناڵمان بۆ هاتووە سەعاتێکە لەدایک بووە یان ڕۆژێکە لەدایک بووە یانە بینی هەفتەیەکە لەدایک بوو لەسەر جادە و بانک کەوت ئەو بەشە بەداخۆنیمانە لە ناوخانەکان. خۆم وەکو متەتەوعێک وەکو خۆبەخشێک وەریانەگرم دوای فحوساتێکیان بۆ کەم کتابێکی ڕسمیەکەم لەسەر دەمانەت و مەسئولیاتی خۆم ئەیان بەمە ماڵەوە ئیدی وەکو هەموو دایکێک چی نوقسانی هەبێ مناڵەکە جێبەجێکەی خواردنە خەوتنە گۆڕینە خوا نەخواستە عیلاجێک ئەگەر پێویستی بێ بەڵام ئەهەم چت لە لای من وەکو دایکێک بە تایبەت کۆرپەکان تەلقیحاتیان لە لای من زۆر گرنگە. من خۆم وەکو دایکێک هەست و سۆزم هەیە بەرامبەر مناڵەکە سوبحانەڵڵا کە وەریانەگرم هەست ناکەم مناڵێکی غەریبەیە وەریەگرم هەستەکەم بالفعل مناڵی خۆمە. خانەی نێوجەوانانی منداڵانی کوڕان و کچان کۆمەڵێک کەسانی شارەزا و کۆمەڵێک کەسانی خۆبەخش کار دەکەن بە دڵنیاییەوەدایە سندوسیش یەکە لەو کەسانەی کە من شەرەفی دایکایەتیم پێدایە بە بەردەوام هەرچەندە لە تەمەن لە من نزیکە بەڵام هەر پێی دەڵێم دایە لەبەرەوەی بەڕاستی دەکاتێک کە منداڵێک پێویستی بە پشتگیری زیاتر بی پێویستی بە هاوکاری زیاتر بی پێویستی بە خۆشەویستی زیاتر بی پێویستی بە شەو نخوونی زیاتر بی بە دڵنیاییدایە سندوس لەوێندەرە و دەیان منداڵ لە باوەشی دایە سندوس گەورە بووە و ئێستا ژیانێکی ئاسایی بەڕێوە دەبا چ لە لایوی چ لە دەرەوەی خێرزانی دایە سندوس بۆی دایە سندوس بەلای منەوە دایکەکە و دایکەکی پیرۆزە و من لە دوای دایکی خۆم بە دایە سندوسم گوتێدایە. میهرەبانی سندوسخان نیشانێک بۆ بۆی زیاتر من چاوم لەسەری بێ زۆر خۆبەخش بۆ لە کارەکەی هەر کاتێ پێڕاست پێدرا بێ هەر کاتێک هەر کات ژمێرێک ئامادە بە و ئەوەندە ئەرک بە تۆس پێدراوە هەرگیز نەیوتوەنە بەڵام ئەگەر بێ بچتە ژیانی ئەو ئافرەتە و ئافرەتە زۆر ئافرەتێکی مەحرومە ماڵێکی زۆر ساردی هەیە پێویستی زۆر بە هاوکاریە پێویستی بە ڕێکخستنی ژیانێتی تا بتوانێت جوانتر خزمەت بۆ منداڵ و بۆ کیژ و کاڵانەی ئەوێ بکە بەڕاستی ئەو جێگەی کە سندوسخان لی ئیشەکە جەیەکی زۆر پیرۆزە هەموو کەس لەوێ کە دەچێ ئیش بکە دەبێت دایکایەتی خۆی بنوێنێ دایکایەتی دایک وشەیەکی زۆر گەورەیە کەم کەس ئەتوانێ ببێ بە دایک بۆ کەسانێکە لە جەرگ و هەناوی خۆی نەهات بێتنە سەر دنیا. عیدی سەرشوشتن جلگۆڕینیان پاکردنەوەیان بەڵام من بەس بۆ کارانە هەڵناستم من ئیشی سەحەیان بۆکەم هەر مناڵێ نەخۆش بێ هەر مناڵێ ناڕەحەتێکی هەبێ
ئیدی وەخت و ناوەختی نییە لە بەرەوەی ماڵم نزیکترین جێگا بوو بۆ ناو دایرەکەمان بڵێن هەر وەختێکتی ساڵیان بکە دایخوا نەخواستە مناڵێک لە ناو ناڕەحەتیان نەخۆشێکی هەبایە فەوری خۆمە گەیشتنە سەر ئەو مناڵە جاروایە مناڵەکە مێنێتەوە داخلە بێ لە ناو مستەشفە بە هەفتە جاروایە بەدە ڕۆژ وا بۆ بە 15 ڕۆژ ئێمە لە ناو مستەشفەیاتە داخل بووینە ماڵ مناڵی خۆم بەجێهێشتە لەبەر خاتی ئەو مناڵانە تەنانەت بازاڕیشیان بۆکەم چ مناڵە بچووکەکان چ کچە گەورەکانم ئێمە سێ بەشین بەشی بچووک و مام نامەندی و کچی جاحێڵمان هەیە تەنانەت هەمووی هەر لە بچووکترین حاجەتی ئەو مناڵە تا گەورەترین حاجەت خۆم بەیانەکەم ئەم ئەرکە لەسەر من هەتا بڵێم زۆرە هەتا باسی کەم بێعەد و حیسابە لەوەی من ئیشێک ناکەم من وەکو پێتم وت من من لێرانە دایانم بەڵام من بەس ئیشی دایانی ناکەم من ئیشی سەحەیان بۆکەم مناڵە ئەی بەمە مستەشفەیات مناڵە کاتێککە ناڕەحەتە بێت لە مەکتەبیانی شێ نقصانەیەکە بێ ئیشی مەکتەبەکەشیان بۆ جێبەجێکەم مناڵێکە بینی لە ناکاوە بازارێکی پێویستە ئەبێ بچمە بازاڕیان بۆ بکەم مهمترین چتیش لە ئیشەکەی من ناخۆشترین ئیش بۆ من زۆر زۆر زەحمەتە تاکو ئیستا من 17 ساڵە لێرانم هیچم بۆ نەکراوە لەلایەن حکوومەتەوە تەنانەت مواصلاتێک ئەبێ من لەسەر مەصرف جێبی خۆم بە تەکسی بڕۆم بە تەکسی بێمەوە دایە سندوس مەشهورە لە لای ئێمە هەمومان کە دکتۆر پزیشکانی منداڵان لە مستشفای ڕاپەڕین کە دێتن هەموو جارێ وەکو دایکێک لە دایک باشتریش ئەو منداڵانێکە بە دایک و باوکن ئەو منداڵانی بێنازن نازێکی تایبەتیان دەداتێ ئێمە هەمومان ڕێزێکی تایبەتی لێ دەگرین کە هەموو جار سەردانمان دەکاتن. سندس ئەو ئافرەتەیە سەرەڕای کەم دەرامەتی خۆی و بەخێوکردنی 4 منداڵی بێ باوکی و دەیان بێنازیتر ئیرادەیەکی بەهێزی هەیە وای کردووە
تەنها غەمی پێدانی سۆز بێت بەو ڕۆحە بێنازانە. والله ئەگەر دڵگرانە بن من ئەو کەسی بەرپرسە لە لەو مناڵانە و لەو خانەیە و لەم وڵاتە من گرەی لەوەکەم بە تایبەت ئەگەر سەرۆکی حکومەت بێ گرەی لێکم سەرۆکی حکومەت ئەبێ باوکێک بێ بۆ ئەم مناڵانە هەر مەسئولێ خۆی بە مەسئولە زانێ لەسەر کورسی مەسئولیەتدا ئەنشێ ئەبێ خۆی بە پرس بزانێ بە تایبەت بۆ ئەم مناڵانە و ناو ئەم خانەیە. بەڕاستی دایسندس دایکە بگوێرە چالاکە بۆ منداڵەکان خزمەتیان دەکات کەم کەسی ئەو شتەی بکاتن بەڕاستە و شتێکی گەورەیە دایکەکی گەورەیە. من داواکاریەکەم هەیە لە دڵسۆزەکانی کوردستان خێرخوازەکانی کوردستان وەکو ئەوەیەک نییە داوایان لێ بکەم کە یارمەتی و هاوکاریکەن لەبەرەوەی بەڕاستی ئەم خانەی کە ئێمە و مناڵانەیان لە ناو بەخێوەکەین ئێمە زیاتر لەوەتی ئەو قەیرانە دروست بۆ ئێمە سێ بەشی هاوکاریەکان لەلایەن خێرخوازەوە بێ چ منەظەمات بێ چ موسڵمانانی و خێرخوازان بن. بێجگەلەوە داواکاریم هەیە لە هەموو دایک و باوکێک ئەگەر هاوسەرگیریەکەن تکاتان یەکەم ئەگەر ناتوانن ژیانی ژنومێدات بسەن پێویست ناکە مناڵ دروستکەی مناڵە دروستکە پێویست ناکە فڕێدەی لەسەر جادە و شەقامەکانە. خاتو سندوس یەک لەو ئافرەتانەیە بە حقیقەت کە کارێکی دڵسۆز دەکا وەکو دایکێکی بەڕەحەم بۆ ئەو مناڵە بێسەرپەرشتیارانەیە کە چەندین مناڵ بەهۆی باری تێکچوونی باری کۆمەڵایەتی خانەوادەکانیان لای ئەوانن هەندێکیشیان لە دەستدانی دایک یان خانەوادەکەیان کە ئێستا لای ئەوان بە سەرپەرشتیاری ئەوانن بە حقیقەت سەربازێکی ونە لە کارەکانیدا و ئەوەی ئەو دەیکا بەڕاستی کارێکی زۆر میهرەبانە و کارێکی زۆر گرینگە کە هەم سەرپەرشتیکردنی ئەو مناڵانە هەم بردنیان بۆ مستەشفا و نەخۆشخانەکان و چاودێریکردنیان و هەندێک لە مناڵەکان ئەوان کە خۆی گەورەیانی کردووە تاوەکو ئەوی بە مێردیانی داوە ئێستاش سەردانی دەکەن وەکو دایکێکی میهرەبان بە حقیقات سەربازی ونە و دەستخۆشی لێ دەکەین ئێمە نمونەیان زۆر بێ و ئەوە بەڕاستی یەک لە کارە هەرە گرنگەکانی چاکردنەوەی کۆمەلگای ئێمە پێویستی بە کەسانی دڵسۆزی ئەوە هەیە سەربازی ونی ئەوە لەو شێوە هەیە بۆ ئەوەی بگاتە بارێکی ئارام و ژینگەیەکی تەندروست. دیاری کەناڵی ئاسمانی کوردستان 24 بەرنامەی سەربازیون پێشکەش دەکرێت بە خاتو سندوس بەرامبەر بە ئەو خزمەتە گەورەی کە پێشکەشی کۆمەلگای هەولێر بە تایبەتی و کوردستانی کردووە دەستخۆشی لێ دەکەین هیوادارین نمونەی هەر زۆربی و هەر ساغ و سەلامەت. دیاری ئەنجومەنی پارێزگای هەولێر کە لۆگۆی پێشمەرگەیە پێشکەش بە خاتو سندوس دەکەین نمونەیان هەر زۆر بێت هەر سەربەرز و هەر سەرکەوتو بێت پیرۆزە.